بناوی خوای گەورە و میهرەبان خوشک و برانی بەڕێز و خۆشەویست ئامادەبوانی هێژە هەمووتان زۆر زۆر بەخێر بێت. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم بۆ ئامادەبوون لەگەڵ ئێوە و بازکردن لەسەر چەندین پرس کە گرنگن بۆ ئێستا و بۆ ئایندەی ناوچەکە و بەتایبەتی گەلەکەمە. پێشەوەی بچینە ناو ئەم باس و بابەتانە پێم خۆشە کە سڵاو و ڕێزی خۆمان بنێرین بۆ هەموو ئەو پێشمەرگە قارەمانانەی کە ئێستا لە سەنگەردان بۆ ئەوەی بەرگری لە گەل و خاکی کوردستان بکەن. هەروەها سەری ڕێز و نەوازشش دائەنوێنین بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان و هیوادارین ئینشاءالله خوا شیفا بداتە بریندارەکان و ئەوانیش بە زوو چاک ببنەوە ئینشاءالله. ئەوەڵان خوشک و بران، ئەم گۆڕانکاریانەی کە ئێستا لە ناوچەکەدا ڕوودەدەن بابەتێکی گەرمن و پێویستە ئێمە باس لە هەندێک لەو شتانە بکەین، بە تایبەتی کە ئێستا مەسەلەی ڕفراندۆمە باسیەوە بکەین، بۆچی ڕفراندۆم بکەین، چۆن بیکەین و کەی بیکەین. ئێمە گومانمان لەوەدا نییە کە زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستان دەنگی بەلێ بە ڕفراندۆم دەدەن. دوای ڕفراندۆم بۆ چییە؟ ڕفراندۆم پرسێکی زۆر زۆر سادەیە بەوەی کە پرس لە خەڵکی کوردستان بکرێ ئایا ئێوە لەگەڵ سەربەخۆیی کوردستاندان بەڵێ یان نەخێر. من دڵنیام کە زۆربەی خەڵکی کوردستان بە دەنگی بەڵێ وەڵام دەدەنەوە. ئێمە شەکمان لەوەدا نییە. ئەی بۆچی ڕفراندۆم بکەین؟ ڕفراندۆم ڕای گەلە. گەل سەرچاوەی شەرعیەتە بۆ پەرلەمان و بۆ هەر بڕیارێک کە وڵاتەکەی ئێمە دەدرێ، گەل سەرچاوەی ئەم شەرعیەتەیە کە بە هەموو شت و بە هەموو پرسێک دەدات. لەبەرەوە گەڕانەوە بۆ ڕای گەل بۆ ئەوەیە سبەی بە تایبەتی ئەوانەی کە نانەوێ ڕفراندۆم بکرێ یا بەرەو سەربەخۆی هەنگاو بنین بە شێوەیەک لە شێوازەکان ڕەخنە بگرن و بڵێن ئەمە ڕای تاکە کەسێکە یان تاکە حەزبێکە. هەرچەندە جێیشانازیە بۆ ئێمە کە ئێستا جەنابی سەرۆک ئاڵای سەربەخۆی کوردستانی هەڵکردووە و ئێمەش ئینشاءالله پێم وایە هیچ کاتێک لەم کوردستانە نییە کە پێی ناخۆش بێ کوردستان وەکو هەموو وڵاتێکی تر ببێ بە خاوەنی دەوڵەتی خۆی. بۆ ئەوەی ئەو ڕخنانە بنبەر ببن و کەس نەتوانێ بڵێ ئەمە ڕای تاکە لایەنێکە یان تاکە حزبێکە یا ئەجەندایەکی شەخسیە، ئەمانەیە بە هەموو دنیای پێشام بدەین کە ئەمە بڕیاری خەڵکی کوردستانە بە هەموو چین و توێژ و نەتەوە و ئاینەکانیەوە. ئێمە ئەزانین ئێمە وڵاتێکی فرەنەتەوەین، فرائینین و بۆیش دەڵێن کوردستان، ئێمە ناڵێن ئەمە تەنیا بابەتێکە هی کوردە، ئەمە هی هەموو خەڵکی کوردستانە بە هەموو جیاوازەکانیەوە. بۆیش دنیاش دڵنیابی لەوەی کە خەڵکی کوردستان چی دەوێ، ئێمە پێویستە ئەو ڕفراندۆمە بکەین. لەوانەیە باسیەوە بکرێ دوای ڕفراندۆم چ دەکرێ. گومان دیسان لەوەدا نییە کە مەسەلەی ڕفراندۆم و پرسکردن بە خەڵک بۆ ئەوەی بزانن چیان دەوێ بۆ مەسەلەی سەربەخۆیی، دوای ئەوە ئەبێ ڕێز لە ئیرادە و لە بڕیاری ملەتی یان خەڵکی کوردستان بگیرێ. گەر داوای سەربەخۆیی بکەن، ئێمە بەرەو سەربەخۆیی هەنگاو دەنین و پرۆسەی سەربەخۆیی لە ئێستاوە دەستی پێ کردووە. ئێستا ئێمە لە قۆناغێکین بەرەو ئەو هەنگاوە بەڕێوە دەچین و ئینشاءالله من دڵنیاشم لە ماوەیەکی زوو دەگەینەوە ئامانجا و ئەوەی کە باز کراوە و بەرنامەی بۆ داڕێژراوە ئەم ساڵ ئەم ڕفراندۆمە ئەبی بکرێ. ئەمە چەند ساڵە ئیش لەسەر ئەم پرسە دەکرێ و لەگەڵ زۆر لایەن و وڵاتانی دەرەوە و دەوروبەریش قسە کراوە.
ئەوەی ئێمە هەستمان کردووە کورد زیاتر لە هەموو کاتێک دۆست و پشتیوانی هەیە ئێستا. ئەو قارەمانیەتەی کە پێشمەرگە بەرامبەر بە هێرشی تەرۆریستان پێشانی دنیایدا و ئەو خۆڕاگریەی کە گەلی کوردستان پێشانیدا و ئەو جیاوازیەی کە لە کوردستان خەڵک دەبێنێ بە بەراوردکردن لەگەڵ ناوچەکانی تری عێراق هەموو لایەک ئێستا دام بەوەدا دەنێن کە کورد شایانی ئەوەیە شایستەی ئەوە ببێ بە خاوەنی دەوڵەتی خۆی. ئێمە ئەگە سەیری مێژووی خۆمان بکەین پێم وایە زۆر جار ڕاستە زۆر هۆکار هەبووە کە ڕێگر بووە لە دامەزراندنی دەوڵەتێکی سەربەخۆیی لە کوردستان، بەڵام لە هەمان کاتە هەندێک لەو ئۆڤاڵاشە بێ بکەوێتە سەرشانی خەڵکی کوردستان خۆیان، چونکە ئێمە ئەبێ پێش هەموو کەسێک بڕوامان بە سەربەخۆی خۆمان هەبێت بۆ ئەوەی خەڵکیشان بڕوایان بۆ دروست بێت و پشتیوانی ئێمە بن لە دروستکردنی دەوڵەتەکەی خۆمان. ناوێت ئێمە چاومان لەوە بێ کە هەر پاشکۆ بین یان خەڵکی تر حکومڕانی بەسەرێمەوەدا بکات. کەسێک ناتوانێت چاوی لە پۆستی وڵاتێکی تر بێت و بێت لێرە ڕێنماییمان بکات لەسەر چۆنیەتی ئەنجامدانی ڕێفراندۆم. پێش ئەوەی خەڵک بڕوایان بە سەربەخۆی خەڵکی کوردستان هەبێ ئەبێ ئێمە پێش هەموو کەسێک ئەو بڕوامان لامان دروست بێت کە ئەمە مافێکی سروشتی ئێمەیە، ئەمە مافێکە خوا بە ئێمەی داوە و مافێکە لە هەموو یاسەکانی نێودەوڵەتیش بە نەتەوەکان دراوە و ئەبێ ئێمە ببین بە دەوڵەتێکی سەربەخۆ و ئەم مافە چارە نووسازەی کە هەموو گەلان هەیان بووە ئێمەش ئەبێ هەمان بێ. بۆیە دەڵێم بۆ ئەوەی ئێمە سەربەخۆ بین ئەبێ سەربەخۆمان بین، نابێ سەر بە هیچ لایەکی تر. و دیاریشە ئەو لایەنانەی کە پێیان ناخۆشە کوردستان بەرەو سەربەخۆی هەنگاو بنێت، هەموو هەوڵێک دەدا ئەم پرۆسەیە سەر نەگرێت. من شەکم لەوەدا نییە کەس ناتوانێت ڕای ملەتی کوردستان خەڵکی کوردستان بگۆڕێت. کەس ناتوانێت ئەو کاتێک کە دەنگی بەڵێ ئەنووسێت پێی بڵێ ناوێەوە بنووسیت. لە هەستی هەموو تاکێکدا ئەمە هەیە دەیەوێت سەربەخۆ بێت. بەڵام لەوانەیە ئاستەنگ و گرفت لە پرۆسەی جێبەجێکردن یان پێش ئەنجامدانی ڕەفراندۆم بینە پێشەوە، هەروە کە ئێستاش دەبینین مەجموعە کەسێک لایەنێک اینجا چ لە ناوە یا لە دەرەوە باسیەوە دەکەن یا ئێستا کاتی نییە یان شێوازی ڕەفراندۆم گلەیی لێ دەکرێت بە چ شێوازێک دەبێ ئەبێ وابێ ئەبێ وابێ. مهم هەموو ئەوانەی کە باسی گرفت و ئاستەنگ و کێشەکانی پێش ئەنجامدانی ڕەفراندۆم دەکەن یان مەرجی بۆ دادەنێن ئەبێ ڕەفراندۆم دوای ئەم مەرجەدا بندرێ یان ئەنجام بدرێ، هەموو ئەوانن کە ئەو مەرجانە جارێکی تر بەکاردێنەوە بۆ ئەوەی چارەسەر نەبن و بۆ ئەوەی ڕەفراندۆم ئەنجام نەدرێ و ئێمە بەرەو سەربەخۆی هەنگاو نەنێ. لەبەرەوە ئێمە کاتێکی دیاریکراومان هەیە و پێمان خۆشە هەموو لایەک بەشدار بن لەگەڵ ئێمە، لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانیش قسە کراوە. جەنابی سەرۆک خۆی لەگەڵ لایەنەکان دانیشتنی کردووە و جهودی بەردەوام هەیە لەلایەن لێژنەی تایبەتەوە پێشتر لەگەڵ یەکێتی و لەگەڵ حیزبەکانی تریش قسەی ئەوە کراوە کە لێژنەیەکی باڵا دروست بکرێ بۆ چۆنیەتی بەڕێوەبردنی ڕەفراندۆم و دروستکردنی ئەو میکانیزمێک کە ڕەفراندۆم بە چ شێوەیەک ئەنجام بدرێ. لەبەر ئەوە ئێمە بە هیچ شێوەیەک چاوەڕێی ئەوە ناوێن خەڵکێک نەیانەوێ بیکەن و بیانەوە بدۆزنەوە لە شێواز و چۆنیەتی ئەنجامدانی ڕەفراندۆمەوەی نەکرێ. ئێمە بە هیچ شێوەیەک بە قسەی ئەوە ناکەین و بە هیچ شێوەیەک نەئەگەڕێینەوە نەپەشیمانە بینەوە و ئینشاءڵڵا ئەم ڕەفراندۆمەش بە حەول خواردەخوا هەرە. هەندێک جار سەیرە ئینسان گوێ دەگری زۆر کەس کە خۆی بە دۆست و لایەنگیر و هاوپەیمانی ئێمەشیان زانیوە پێیان وایە کە بە بیانووی ئێوە کاتەکە گونجاو نییە ئێستا نابێ کورد داوای سەربەخۆیی بکە، یان قسە دەکرێت کە مافێکی زۆر بە کورد دراوە بۆچی داوای سەربەخۆیی بکە، نابێ یەکێتی و یەکڕێزی خاکی عێراق تێک بداتن. سیر لەوەدایە
کە یەکێک خۆی بە خاوەن مافێک بزانی کە ئەو ماف بە ئێمە بدات کاکە ئەو مافە خوا بە ئێمەی داوە کەس بە ئێمەی نەداوە و ئەو بەشێک کە تۆ پێت وایە بەشی کوردە ئێمە ئەوە بە بەشی خۆمان نازانین ئێمە بەشی خۆمان بە یەکسان لەگەڵ هەموو نەتەوەکان دەزانین بە کەمتر لەوەی کە هەموو نەتەوەیەک ممارسەی مافی خۆی بکە ئێمە لەوە کەمتر قبوڵین هەرچەند چ مافێکیش بە ئێمە بدرێ بەڵام ئێمە خاوەنی سیادەی خۆمان نەبین خاوەنی پایتەخت و ئیرادەی خۆمان نەبین خاوەنی بڕیاری خۆمان نەبین کەواتە ئێمە یەکسان نین و ئەو خەڵکە و ئەو وڵاتانەی کە بە چاوێکی کەمتر سەیری ئێمە دەکەن بەشکەم ئەوە بۆچوونی ئەوان بێت بەڵام ئێمە وەکو نەتەوەیەک بۆچی قبول بکەین بەو چاوە سووکە سەیری ئێمە بکرێت بۆچی ئەوان قبول نەکەن ئێمە لەگەڵ ئەوان یەکسان بین بەڵام ئێمە قبول بکەین کە پۆشکۆی ئەوان بین یان لەوان کەمتر بین اینجا ئێمە ئەبێ ساحبی ئەو بڕیارە بین ئێمە وەکو نەتەوە ئەبێ پێداگیری لەسەرەوە بکەین کە بە هیچ شێوەیەک لە مافی خۆمان خۆش نابین و بە هیچ شتێک لەوەی کە یەکسان بین لەگەڵ هەموو گەل و نەتەوەکانی تری دنیا ئێمە ئامادەنین لەوە کەمتر ڕازی بین جگە لەوەی کە ئەمە مافێکی سروشتی ئێمەیە ئەمە پێداویستیەکی هەنووکەیشە لە ڕووی دابینکردنی گەرانتی و زەمانەت بۆ داهاتووی گەلەکەمە ئێمە هەمومان بینیومانە یان بیستومانە لە ڕابردوو چیمان بەسەر هاتووە لە دروستکردنی لە سەرەتای دروستکردنی دەوڵەتی عێراق تاکو ساڵی 2003 لەو سەردەمەی کە ڕژێمەکانی یەک لە دوایەکی لەژێر دەسەڵاتی سوننە بە شێوەیەک مامەڵەیان لەگەڵ کورد کرد و لە ئەنجامی ئەوەی کە کیمیابارانی هەڵەبجە و ئەنفالەکان چیان بەسەر ئێمە هێنا ئینجا دەربەدەری و کوشت و کوشتار و ترس و ئەو هەموو نەهامەتانەی کە گەلی ئێمە تووشی بوو و دوای ئەوە لە 2003ەوە هەرچەندە ڕژێم گۆڕا بەڵام ئێمە وەکو نەتەوەیەک کەوتینەتە بەر چاوسێنەوە و بەو شێوەیە کە حکوومەتی مالکی لەو سەردەمەی خۆی هەم بودجەی بڕی هەم بە شێوازێکی زۆر زۆر نایەکسانانە مامەڵای لەگەڵ خەڵکی کوردستانی کرد اینجا کەواتە ئێمە ئەبێ گەرانتی داهاتوویەکی گەش بۆ گەلەکەمان بکەین ئەو هەموو نەهامەت و ئەو هەموو شەڕ و کوشتنە کە تووشی گەلی ئێمە بوو وەکو پێویستە کەس بەهانەی ئێمەوە هات ئایا کە کیمیابارانی هەڵەبجە بوو ئایا کاتێکە ئەنفالەکان ڕوویاندا کەس هات تەداخولێکی ڕاستەوخۆ خێرا بکات بڵێ ئەمە ناوێ بەو شێوەیان ڕژێمی عێراق لابدانیان شەڕێک لەسەر کورد دروست ببێت نەبوو بەڵام کاتی حکوومەتی عێراق کوێتی داگیر کرد هەموو دنیا لەسەری بە جواب هاتن و هەم حکوومەتی عێراقیان لە کوێت دەرکرد هەم فرسەتێکیشیان بۆ ئێمە ڕەخساند کە ڕاپەڕینە گەورەکەی ساڵی 90ێکی بەدوادا بوو کەواتە بابەتی سربەخۆیی یا بابەتی سیادەی وڵات گرنگە بۆ پاراستنی ئایندەی هەم وڵاتەکەمان هەم خەڵکەکەمان ئەگەر ئێمە لە یاسای نێودەوڵەتی خاوەنی سیادە بین خاوەنی وڵاتێکی سربەخۆ بین ئەو وەختە بە حکمی یاسا نێودەوڵەتیەکان تەداخولکردن لە کوردستان قابلی قبوڵ نییە بەڵام ئێمە ئێستا بەشێکین لە حکوومەتێکی تر کە خۆی نەیتوانیەوە وەکو پێویست سیادەی خۆی بپارێزێتونە هەموو لایەنێک تەدەخول لە ئیشوکاری ئەم وڵاتەدا دەکەن ئەگەر ئەوان نەیانەوێ سەربەخۆ بن ئێمە دەمانەوێ سەربەخۆ بین و مەسەلەی سەربەخۆیش بۆ دژایەتیکردنی هیچ کەسێک نییە مەسەلە مەمارەسەکردنی مافێکی سروشتیە هەروەکو باسم کردخوا بە ئێمەیدەوە و لە هەموو یاسا نێودەوڵەتەکانیش ئێمە ئەو مافەمان هەیە کە جێبەجێ بکەین گەرانتی دروستبوونی دەوڵەت مەسەلە بۆ ئەوەیە بۆ ئەوەی جارێکی تر هیچ وڵاتێک جورئەتی ئەوە نەکە پەلەماری کوردستاندا یانیش جارێکی تر تووشی کیمیاباران و ئەنفال و دەربەدەری ببینەوە بە یاسای نێودەوڵەتی دەمانەوێت گەرانتیمان هەبێت
ئێمە دەمانەوێ وڵاتانی نێودەوڵەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێمەش وەکو هەموو نەتەوەکانی تر لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتیدا بپارێزین. ئێمە نابێ هەموو جارێک چاوەڕێی ئەوە بین دوعا بکەین بەشکەم سەرۆک وەزیرانێکی باش لە بەغدا حکم بکە. ئەگەر هاتوو ئەم جارە باش بوو جارێکی تریش باش بوو دوای ئەوە چ دەبێت؟ ئەبێ سیستمێک هەبێ کە نەیەڵێ ملەتی کورد جارێکی تر بچەوسێتەوە. ئەبێ سیستمێک هەبێت کە جارێکی تر کەس جورئەتی پەلاماردانی کوردستان نەکات. و ئەم گەرانتیاش بە چەند شێوازێک دەکرێت. یەک ئەبێ ئێمە بە زووترین کات بەرەو ئەو ڕفراندومە و بەرەو سەربەخۆیی بچین بۆ ئەوەی ئەم یاسا نێودەوڵەتیە بۆ ئێمەش دەسەبەر بێتون و پارێزگاری لە ماف و لە حقوقی ملەتی ئێمە بکە. ئێمە ئەبێ ئەوەی بتوانین پشتیوانی پێشمەرگە بکەین بۆ ئەوەی پێشمەرگە وەکو تەنیا زامن تەنیا گەرانتی بۆ پاراستنی وڵاتەکەمان هەر بەهێز بمێنێتەوە و ئەبێ لە ناوخۆشەوە تاکو پێمان بکرێ یەک ڕێزی دروست بکەین یەک هەڵوێستی دروست بکەین ئەوانەی کە لەگەڵ ئێمە هەمیشە باوەشمان کراوەیە بۆیان و دەمانەوێ لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانی کوردستان بەیەکەوە ئەم پرۆسەیە ئەنجام دەین لە یەک نزیک بین با جیاوازی بیر و بچوونیشمان هەبێ بەڵام کە دێتە سەر هەڵوێستی نیشتیمانی پێمان وایە ئەبێ هەموو لایەک بەرژەوەندی تەسکی حزبی خۆیان وەلا بنێن و زیاتر بیر لە بەرژەوەندی گەل و نیشتیمانەکەی خۆیان بکەنەوە. قسە لەسەرەوە دەکرێت کە ئایا بۆ ئەنجامدانی ڕفراندۆم ئێمە پێویستیمان بە کارەکردنەوەی پەرلەمان هەیە. جارێ من دەمەوێت ئەوە باس بکەم. ئێمە وەکو پارتی بە هیچ شێوازێک دژی کارەکردنەوەی پەرلەمان نەبووین و نین. ئێمە ژەمانەوەی پەرلەمان کارە بکرێتەوە بەڵام پەرلەمان چ جۆر پەرلەمانە؟ سەرۆکی پەرلەمان ئەبێ لە بەرژەوەندی ملەتدا بڕیار بداتن. نابێ ببێ بە سەرۆکی فراکسیۆنی حزبێک و بە ناوی پەرلەمان تەنیا بۆ بەرژەوەندی حزبێکی تایبەت ئیش بکات. ئێمە ئەوە قبوڵ ناکەین. ڕاستە بڕیاری یعنی لەوانەیە ئەوەی پێویست بێ بە هەموو شێوازێک هەموو لایەنێک ڕازی بن لەوانە نەکرێ بەڵام ئەوەی ئێمە ویستمانە پێش هەموو شتێک بەرژەوەندی باڵای گەل و وڵاتەکەمان خستوتە سەر هەموو شتێک و پێمان وایە ئەو پەرلەمانە کە نوێنەرەتی شەرعی ملەتی کوردەکە خۆشی شەرعیەتی لە ملەتەکەوە وەرگرتووە لەبەر ئەوەی ئەو ملەتەی شەرعیەتی بە پەرلەمانداوە ئەو ملەتەش دەتوانی بڕیار لەسەر ڕەفراندۆم بدات. سەرچاوەی شەرعیەت ملەتە پێشەوەی پەرلەمان بێت بەڵام سەرەڕای ئەوەش پێمان خۆشە پەرلەمان کارا بکرێتەوە و لەسەرەوەش قسەی پێویست کراوە پێشنیاریش هەبووە و تاوتوێ ئەو پێشنیارانەش دەکرێت لەگەڵ لایەنەکانی تر بەڵام ئێمە بە هیچ شێوازێک ئەوە قبوڵ ناکەین بۆ ڕازیکردنی حزبێکی سیاسی یان چەند کەسێک یان بۆ چارەسەرکردنی کێشەی سیاسی بینی دوو حزب و سێ حزب ئیتر پەرلەمان و داهاتوو استراتیجیەتی نەتەوەیی و نیشتیمانی ملەتەکەمان بخرێتە ژێر پرسیار و وەلا بنێتن بۆ ئەوەی تەنیا تەرکیز لەسەر چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی تەسکی حزبی بکرێت. ئێمە ئەوە قبوڵ ناکەین پێمان وایە پێش هەموو شتێک بەرژەوەندیە باڵەکانی ملەتەکەمان بە تایبەتی ئێستا کە مەسەلەی ڕەفراندۆم و سەربەخۆیی لە ئارادایە پێش هەموو شتێکە و ئێمە دەمانەوێت بە پەرلەمان کارە بکرێت فەرموون ئەگەر فعلەن ئەوانەی کە بە پەرۆشەوە باسی کارەکردنەوەی پەرلەمان دەکەن با بێن پەرلەمان کارا بکەینەوە پەرلەمان بە زۆرینە کارە دەکرێتەوە با بێن ئەگەر هەر کەسێک دەیەوێ لەسەر مەسەلەی پرسی ڕەفراندۆم یان بۆ سەربەخۆی پەرلەمان کارا بکرێتەوە ئێمە لە ئێمڕەوە ئامادەین پەرلەمان بە دەنگی زۆرینە کارا بکرێتەوە سەرۆکایەتیەکی نوێ بۆ سەرکردایەتی پەرلەمان هەڵبژێرین بەڵام پەرلەمان تەنیا لە پێناوی ئەوەی کێشەی حزبی چارەسەر بکە و دوایی ببێ بە عەرقەلە و ئاستانگ بۆ کێشە نەتەوەیی و نیشتیمانیەکان پێمان وانییە ئەو پەرلەمانە لە خزمەتی ئەم پرسەدا بێت و بتوانێت سەرکەوتوش بێت و لە هەموو دنیا پەرلەمان بە ئیستحقاقی ئینتیخابی سەرۆکی بۆ دانرێ یان وەزیفەی بۆ دابەش دەکرێت. ئێمە بەپێی ئەو ئیتیفاقیەی کە لەگەڵ لایەنێکی سیاسیدا کردمان بۆ بەشداربوونیان لە حکوومەت
امتیازمان پێدان کە سەرۆکایەتی پەرلەمان وەربگرن، نەک ئیستیحقاقی انتخابی بێ. بەو کورسیانەیە کە هەیەیانە نەیانەتوانی پارتی ئێستاش زیاتر لە هەموو کەسێک خەوانی پەرلەمانە، چونکە زیاتر لە هەموو کەسێک کورسی لە پەرلەمان هەیە و حەقی پارتیش بە سەرۆکایەتی پەرلەمانش. بەڵام کە پارتی قبوڵی کرد بۆ بەرژەوەندی نیشتیمانی، بۆ بەرژەوەندی نەتەوەیی بین پەرلەمانێکدا بنین و سەرۆکێک بۆ پەرلەمان هەڵبژێرن لەسەر ئەو بنەمانە کە خزمەتی گەل وڵاتەکەمانی پێ بکەوە، ئاشتەواییەکی نیشتیمانی گشتی دروست ببێتن. ئێستا پاشگەزبوونەوە لەو ئاشتەوایە، پاشگەزبوونەوە لەو ئیتیفاقە مانای ئەوە نییە ئەو ئیمتیازە بەردەوام بۆ ئەو لایەنە سیاسیە دەبێت و ئەم ئیمتیازە چۆن پێی درەوە وەش لێ ئەسێندرێتەوە و ئەم جارە ئەبێ ملەتی کورد بڕیاری چارەنووسسازی خۆی بداتن لەسەرەوەی شێوازی ئەنجامدانی هەڵبژاردن چۆن دەبێت، یان مەسەلەن ئێستا کە پرۆسەی ڕفراندۆم و سەربەخۆی هەیە، جارێکی تریش دەڵێمەوە پێش هەموو لایەنێک زیاتر لە هەموو لایەنێک ملەتی کورد خاوەنی ئەم پرسەیە، خەڵکی کوردستان خاوەنی ئەم پرسەیە و پێویست بە هیچ کەسێک ناکاتن لە بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەنگ بەرزکاتەوە بە خەڵکی کوردستان ڕاستەوخۆ دەنگ لەسەر پرۆسەی ڕفراندۆم و مەسەلە چارەنووسسازەکانی خۆیان بدە. هەر بە فرسەتی ئەزانم زۆر جار ئەوە ئەبیستین کە لە لایەنێک یان لە شوێنێک یان لە ناوچەیەک وڵا ڕای شەقام وایە، دژی ئەمەیە، ڕای شەقام فڵانە. من ڕێزم هەیە، بەڵام ڕای شەقام ئاراستەکراوە. ناشمانەوێ بە حەقیقەت هەرچی بڕیاری سیاسی حزبیە بیخەنە پاڵ شەقام و خەڵکی کوردستان. پێم وایە خەڵکی کوردستان زۆر لەوە وریاترە، زۆر لەوە بە ئاگاترە، چ لە سلەیمانی چ لە هەر شوێنێکی تر کە هەموو شتێک بڵێن وڵا ڕای شەقام ئەمە قبوڵ ناکاتن. من ئێستاش من ئەتوانم لە جیاتی هەر هەموو تاگێکی ئەم کوردستانە بڵێم کە ڕای شەقام لەگەڵ سەربەخۆی کوردستان. ئێمە ئەیبینین چیمان بەسەر هات لە درێژایی مێژوو، بەتایبەتی ئەم ماوەیە کە بینیمان لە ڕوبەڕووبوونەوەی داعش و ئەو هەموو ڕێز و پێزانینەی کە وڵاتانی دەرەوە بۆ کوردستان و پێشمەرگە پێشانیاندا، ئێمە پێگەیەکی تایبەتیمان بۆ دروست بووە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و شکستی ئیدارە و سیاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەتایبەتی لەم وڵاتانەی کە بەتایبەتی بڵێم لە عێراق و لە سووریا، ئەوە پێشان دەداتن کە ئەم سیستەمە سیاسیە تاکو دوایی ناکرێ سەرکەوتوو بێ. 100 ساڵ هەموو شێوازێکی حکومڕانی لەم وڵاتانە تاقی کراونەتەوە و شکاون. سیستەمێکی سیاسی کە لە وڵاتێک تووشی شکان بوو بێ، دووبارەکردنەوەی ئەو سیستەمە هەر شکانیشی بەدواوە دێت. سیستەمێکی سەرکەوتوو نەبووە. ئێمە هەموو شێوازی حکومڕانیمان لە عێراق تاقی کردوتەوە، بەڵام نەمانتوانیوە وڵاتێک دروست بکەین کە هەموو لایەک بڕوا و سقیان بە خۆیان بێ. هەموو نەتەوە جیاوازەکانی کە لەم وڵاتەدا دەژین بڕوایان بە یەکتر بێ. ئێستا ئەوەی لە هەموو شتێک کاریگەرترە نەبوونی بڕوا و متمانەیە لە بینی نەتەوەکان لەگەڵ یەکتر. ئێمە ناکرێت بە بیرروبوچوونێکی تیۆری سیاسی صرف بڵێن ئەمە چارەسازە و ئەمە تەنیا چارەی کێشە هەڵپێسراوەکانی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەبێ جورئەتی ئەوە هەبێ ئێمە بیر لە شێوازی جیاواز و لە ئۆپشنی جیاواز بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان. و یەکێک لەو شێوازانە کە پێمان وایە ئەوەیە کە بڕیار بدرێتەوە بە خەڵک و خەڵک خۆی بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن. بۆیەش ئێمە وەکو نەتەوە وەکو خەڵکی کوردستان ئەو بڕیارەماندەوە پاشگەزبوونەوەشی تێدا نیە. تەنیا ڕێگەی کە بۆ ئێمە ماوەتەوە ئەوەیە بەرەو سەربەخۆی بچین و هەر بەرەوە ڕێگایە. هیوادارین خەڵکی تر نەتەوەکانی تر بەتایبەتی ئەوانەی لە کوردستان ناژین وەکاڵێم کوردستان هەموو پێکاتەیەک لە کوردستان خەڵکی کوردستانە، بە عەرەبەوە بە تورکمانەوە بە کریسچانەوە بە کلدانەوە سووریەوە بە کوردەوە بە هەموو ئاین و چین و توێژی جیاوازەوە ئەوەی لە کوردستان بژی ئەمە خەڵکی کوردستانە و مافی ئەوەی هەیە بڕیار لەسەر چارەنووسی کوردستاندا. بەڵام ئەوانەی لە دەرەوەی سنووری کوردستان دەژین، ئەوانەی لە دەرەوەی
بەڵام لە ناوچەکانی تری عێراقدا دەژین ئەوان خۆیان ئەبێ بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن لەسەر شێوازی حکومڕانی خۆیان بدەنێت سەر چه سیستمی فدرالیان پێ قبول بێ یان سیستمی کانفدرالیان پێ قبول بێ یان جیابوونەوەیان پێ قبول بێ ئەمە بۆ خۆیان مەتروکە ئێمە دەمانەوێ باشترین پەیوەندیمان هەبێ لەگەڵ بەشەکانی تری عێراق ئیتر چ بە یەکپارچەیی بمێنەوە چە بە شێوازێک لە یەکتر جیاب بنەوە ئێمە دژی هیچ وڵاتێک دژی هیچ نەتەوەیەک نین دەمانەوێت باشترین پەیوەندیمان هەبێت لەگەڵ دراوسەکانمان لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ سووریا لەگەڵ عێراق و بە ئەوەشتان پێ بڵێم تا ئێستا ئێمە هەموو جار ئەسیری ئەوە بووین کە کوردستان وڵاتێکی داگیرکراوە و لە هەموو لایەکەوە مەحسوورە و هیچ ڕێگەمان نییە بۆ ئەوەی پەیوەندی بە دەرەوە هەمان بێت ڕاستە چونکە بە درێژایی مێژوو کە سیر دەکەیت چ لە عێراق ئێران سووریا تورکیا هەموو جارێک لەسەر بەرژەوەندی ملەتی کورد دانیشتن کراوە پێشتر پێشەوەی ئەم گۆڕانکاریانەی کە ئەم چەند ساڵەی دوایی ڕووبداتن و لەسەر یەک شت هاوڕابوون کە نەیەڵەن ملەتی کورد بگا بە هیچ ئامانج و ئاواتێک بەڵام ئێمە لە عێراقدا باسی گۆڕینی سنووری نێودەوڵەتی ناکەین ئێمە باسی گۆڕینی سنووری عێراق و ئێرانیان عێراق و تورکیان عێراق و سووریا ناکەین ئێمە باسی دروستکردنی سنوورێکی تر دەکەین لە بینی خەڵکی کوردستان و بینی بەشەکانی تری کە لە عێراق دەماون نە ئێمە مەترسین بۆ سەر بەرژەوەندی هیچ لایەن و حزب و وڵاتێکی تری دراوسێ و نە ئێمە دەمانەوێ ببین بە دژمن و ناحەزیش لەگەڵ بەشەکانی تری عێراق دەمانەوێت باشترین پەیوەندیشمان لەگەڵەوەنا بێ ویستمان لەژێر وەکو جەنابی سەرۆک فەرمووی لەژێر سەقفێکدا بژین لە ژوورێکدا بژین بەڵام ئەوان برایەتی ئێمەیان پێ قبوڵ نەبوو یەکسانی ئێمەیان پێ هەزم نەکرا لەبەرەوە ئێمەش نە پاشکۆیی قبوڵ دەکەین نە کەمبوون قبوڵ دەکەین و دەمانەوێت وەکو دوو دراوسەی یەکسان و هاوبەش لەگەڵ یەکتر بین ئێمە مانەوەی باشترین پەیوەندیمان هەبێت لەگەڵ عێراق و ئەگەر عێراق کە ئێمە لە بەرنامەکەماندا هەیە و دەستیشمان پێکردووە بە گفتوگۆکردن لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ حکوومەتی عێراق بۆ چۆنیەتی ئەنجامدانی ئەم پرۆسەیە و بەرەو سەربەخۆی ڕۆیشتن دەمانەوێت بە تەفاهم لەگەڵەوان بکرێت دەمانەوێت پێیان بڵێن ئێوە مافی خۆتانە ئێمەش مافی خۆمانە و دەمانەوێت یەکسان بین لە ممارەسەکردنی ئەو مافە و حەزەکەین لەگەڵ ئێمە بێنە پێشەوە ئێمە خەیاری شار لە بەردەستمان نییە لە بەردەمیشمان نییە ئێمە تەنیا یەک خەیارمانەیە دەمانەوێت سەربەخۆ بین و بە خۆشی و بە ئاشتیانە دەمانەوێت سەربەخۆی خۆمان وەربگرین ئیتر لانەکەی تر ئەکەوێتە بەرمەحەک و خەیارەکە بۆ ئەوانە ئایا دەیانەوێ بە شێوەیەکی ئاشتیانە لەگەڵ ئێمە بێنە پێش و تەفاهم بکەن یانیش ئەگەر ئاشتیان پێخۆش نەبوو و بڕیارێکی تر بدەن کە هیوادارم وانە بێت ئەو وەختە ئێمە مافی خۆمانە بەرگری لە خۆمان بکەین ئەگەر ئەوە نەیانویست بە ئاشتیانە لەگەڵ ئێمە بێنە پێشەوە من نامەوێ زیاتر لەوە کات و وەختیەوە بگرم بەس دەمەویستەوەتان پێ بڵێم کە حەزەکەم دڵنیا بن لەوەی کە ئەم پرۆسەیە نەبوو مزایداتی سیاسیە نەقسەیە نەت شیعارە ئەمە بڕوایەکی زۆر زۆر محکەممان بەوە هەیە کە ئەم پرۆسەیە ئەبێ جێبەجێ بکرێت و ئێمە ئەوەی پێشمان بکرێت دەیکەین و ئینشاءالله ئەم ساڵ هەم ڕێفراندۆمەکە ئەنجام دەدرێ هەم ئینشاءالله دوای ئەوەش بزانین پرۆسەی جێبەجێکردنی ئەنجامی ڕێفراندۆم کە دڵنیام بەڵەیە بۆ سەربەخۆی ئینشاءالله بەرەوە ئەوەش هەنگاو دەنێن و هەمومان بەیەکەوە لە وڵاتێکی سەربەخۆ و ئازاددا پێکەوە دەژین ئینشاءالله